هەندێک مرۆڤان کە دوای سەدەیەک لە کۆچی دواییشان لە دوای سەدەیەک لە بەجێهێشتنیشیان بەڵام ئەکرێت بڵین وەڵامی پرسیارە قورسەکانی ئێمەیان لایە. مەحوی یەکێکە لەو منارە مەعریفیانە کە لە کۆڕێکدا لە سەید سادق لە کۆڕێکی تایبەتدا پەردە لەسەر نهێنیەکانی ژیان لای مەحوی لادرا لەژێر ناونیشانی چەمکی ژیان لای مەحوی. دەبینی بەعزا شانسێ بە دوو یارکەرگەرەی مەحلوم وها نەبوعاما کە ئیبلیسێکی ئیبلیس نەباوە مەحمەنیەکەی بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیران و ئەدیبانی قەزای سەید سادق سەنتەری سەید سادقی ڕێکخراوی ئازادی لاوان لە هۆڵی بۆنەکانی قەزاکە ئێوارە کۆڕێکی ئەدەبی تایبەت بە چەمکی ژیان لای مەحوی ساز کرد. کۆڕەکە بە مەبەستی قوڵبوونەوە لە جیهان بینینی ئەو شاعیرە گەورەیە و ناساندنی ڕەهەندە فەلسەفیەکانی شعرەکانی بنەوەی ئێستا و خوێندنەوەی چەندەقێکی شیعری شاعیر کە بۆ ژیان نووسیوێتی. هونەرمەند کاروانینەی بە ژەنینی ئامێرینەی و بیلال کەیوانی بە خوێندنەوەی دەقە شعریەکانی مەحوی شاعیر کۆڕەکەیان بەڕێوەبرد. ئەمما لە قەتڵی من بەپاش دڵڕێ سەد مەحشەر قابلادە لەو چێرە ببینە زەلزەلەی مەخلوق باوی تێگەیشتنیە لە دنیا هەسرابێ بە ئاوی تێگەیشتنیە لە دنیا هەسرابێ هەموو دەچن بەخلکان لەو شتیشە مەلێک ئێمە لێرە هاتوین کە سیمینارێک سەبارەت بە چەمکی ژیان و ژیانکردن لای مەحوی باس بکەین. زۆر کات ئێمە کاتێک کە باز لەو شاعیرە کلاسیکیانەکەین و ئەمانەیە بڕۆینەوە بەناو ئەو دنیا قوڵەی ئەندێشەی ڕوانینی ئەدەبیانەی ئەوان و عیرفانیانەی ئەوان و ئازانین هەرتەنها وەکۆڵێ مەرگ و مردنیان لاواندووە بە پێچەوانەیەوەی کە بەڕاستی ئەوان لە ژیانی شاهەم سوارچاکێشی زۆر زۆر گەورە بوون و ژیانیشیان بە جۆرێک کردووە کە بەڕاستی لایەقی ئەوە بێ کە بتوانن بە جوانی تایە بمرن. بۆیە من چەمکی ژیانکردنم لای مەحوی هەڵبژارد بەوەی کە بتوانم لێرە لە خزمەتی ئەم خۆشەویستانە لە شارۆچکەی سەید سادقی خۆشەویست بتوانین گفتوگۆیەکی چڕپڕی لەسەر بکەین. گوهردارە بە پشتڵدان مەحوی ماوەڵە ئەمڕۆ دوای ساڵانێکی زۆر دابڕان لە شارەکەم شاری سەید سادقی ئەزیز لەگەڵ هاوڕێ و برای ئەزیزە مامۆستا بیلال کەیوانی پێمان خۆش بوو لێرە کۆڕێکی جوان دروست بکەین کە کۆڕێکە لەژێر ناونیشانی چەمکی ژیان لەگەڵ مەحوی کە باز لە دنیابینی مەحوی ئەکا و من ئەمڕۆوەکو نەیژەنێک لەم پرۆگرامە بەشدارم کە بەڕاستی بە دەنگە جوانەکەی مامۆستا بیلال کۆمەڵێک شیعر لە شیعرە جوانەکانی شاعیری گەورە مەحویە خوێنینەوە. وێدوارین کە بتوانین خزمەتێ بەو بینەرە خۆشەویستەی شارەکەم بکەین و کۆڕەکە جێگای سەرنجی و خۆشەویستانە بێ چەژی لێ بکەین. ئەم بابەتە هەڵگرین بۆ کاتێک کەیتر و کۆڵێ زۆر گونجاو بێ و بتوانین لە خزمەتانە کۆڕەکە پێشکەش بکەین. نەبوو عیشی تەنها خۆش نییە بەهشتی خودا هەم